بەڕێزان دووبارە سڵاتانێ بفەرم بەرداوامی لەگەڵتان بەڕێز کەمال ڕۆف سەرنووسی ڕۆژنامەی هاوڵاتی میدیایەکی پرۆفشناڵ و خاوەن قەزیەی نەتەوەیی و خاوەن ویست و خەونی بە مەدەنیکردنی ئەم مجتەماع دروست بووە ئەگەر دەسەڵاتیش لە هەندێک جمگای وەکو ئێوە ئەڵێن ناعەقلانی بەیە ئەجندایەکی شەیتانی هەبێ بەرامبەر بە میدیا ئێوە بێن باڵانسی ئەم حاڵەتە بکەنەوە و ئێوە ڕۆڵێکی تەواوکاری ببینن و ئامانج نەتەوەکە بێنە ئامانج لای ئەوان بریتی بێ لە لێدانی ئێوەکو ئێوە ئەڵەن و نەلای ئێوەش بریتی بێ لەوەی کە ئێوە حرەسی ئەوە بن کە کەم و کورتێکی دەسەڵات ببین و زۆر لە حەزمی خۆی زیاتر گەوری بکەنەوە. ئەو شتێکە زۆر ئێمە نیگەران کردو تاکو ئێستا ئەوەیە کە ڕوئیاکە دیار ئەمە بۆ هەموو ئەو کار بەدەست و هەموو بەرپرسە حیزبیانە نییە کە لە هەمیان وا و تەسەوریان نیە تەسەوری جاجایە لە ناو ئەم دوو هێزە سیاسیا بە تایبەتی پارتیەکێتی هەندێکیان زۆر هاوکارن هەندێکیان زۆر پشتیوانی لە میدیا هەلیەکەنوانە بەڵام دیارە ئێمە قسەمان لەسەر ئەو نفوزەیەک ئەو نفوزە بەهێزەیە کە نفوزێکی لە ناو دوو حیزبە بۆ دژاتیکردنی میدیا هەلی بوو ئەو هەلومەرجە تازەی کە لە دوای دروستبوونی میدیا ئەهلیەوە لە کوردستان هاتو پێشەوەی کاگاری وتی جۆری لە شپۆکان و شڵەژانی دروست کردووە ئێمە ڕەنگە ئەم هەندێک شتێک بڵاومان نەکردێتەوە بەڵام ئێمە هەمیشە ڕۆڵی ئاشتیوانیمان بینیوە هەر بیدایەتی ڕۆژنامەی هاوڵاتی بە ئێمە چوین لە پیرەر لەو منتیقەیە کە نێوان پارتیەکێتی کێشا بوو چین خێمەمان هەڵاشە و ڕۆژماینوانەیە مناسبەتمان گێڕا بۆ ئاشتیوانی و من بۆ خۆم لە کاروانی ئاشتیا بووم کە مەکتەب سیاسی پارتی ئەو کاتە کە بەڕێوەبەری نووسینی ڕۆژنامەی هاوڵاتی بووم و لە چەند ساڵی ڕابردووە من بۆ خۆم چەند جارێک ڕۆڵی ئەوم بینیوە کە سەرۆکی کابینەی پێنجەمم بینیوە مەسجی ئەوم هێناوە بۆ ئۆپۆزیسیۆن بۆی کە بە هەموو لایەک هەوڵ بین بەریەکەوتن نەبێ خۆ ئێمە کە دژی بەریەکەوتنی دژیت و نیتیژین لەبەرەوە کە جستی خۆمانە سووتێنێ لەبەرەوەی کە بڕوامان پێ نیە و پێمان وایە زەرری گەورەی ئەم کۆمەلگا زەرری گەوریلەکە بۆیە هەمیشە ئەو ڕۆڵەمان بینیوە سەبارەت بۆی کە ئەو ئەجێندانش کە ئێمە نیشانی بین لەسەر جگە لەو مەلەفەی کاک نەبەزی شارت پێکە مەلەفی دەوڵەتوانە ئێمە هەمیشە لەگەڵەوە بن کام کۆمەلگایە بەرەو کرانەوە بچێت و ئەوی هێزانە گەشە بکەن کە لەگەڵ کرانە و لەگەڵ ئازادی و لەگەڵ دیموکراتیان بۆیە من پێم وانە ئێمە بێدەنگ بوو بێتین و ئێمە تەنها دەوری نێگەتیفمان بینی بێت و ڕەنگە هەندێک شتەیە هەندێک هەواڵ هەبووە کە زانیمانە کەمە زەرری بۆ سەر ئەمنی قەومیمان هەیە ئەسڵەن هەواڵی گرنگیش بۆ ئەتوانرا ئیسفادەیە کە بڵام لەبەر خاترەوەی کە ئەمە زەرر لە ئەمنی قەومیمانیات ژێربەژێر ئەم هەواڵەمان لا بردووە چاکمان کردووە و معالەجەمان کردووە نەگەوەی کە بڕین پژوەمان خستی بێت بۆیە ئێمە حقا ئەنی ئەو ڕۆڵی کە بینراڵی کە ئێستا ئەتوانم بڵم بەشێکیم باز کرد ڕەنگە من باز نەکردبێ حقا ئەوە بە گرنگ وەرگیرێ دوای ئێمە چەند جارێکە مەکتەب سیاسەکانی پارتیەکێتیمان بینی و هەمیشە داوای ئەومان لێکردوون بە ڕۆحێکی دیموکراتیانە مامەڵە لەگەڵ ئۆپۆزیسیۆن بکەن ئۆپۆزیسیۆنمان بینیوە داوامان لێکردن لەگەڵ دەسەڵاتە ئەمە دەسەڵاتی کوردوی ئێشتا ئەمە لە قۆناغی ئەوانین بم دەسەڵاتە بڵێن دیلیتیان هەرکەسەڵەمان بینی هەر کەسێک پێی وابێ ئێوە پیاوی ئەم حیزب و ئەو حیزب و پیاوی ئەم سەرکردەوە ئەو سەرکردن و ئێوە ئەجندایەکی شەیتانیتانەوە ئێوە لەزەت لە ئاژاوە ئەبینن و ئێوە مەسەلەن لە مانشێتەکانتان ناموبالەغی زۆرەکەن و تارگێتەکەتان کورد نییە ئامانجەکەتان بازاڕە ئەمە غەدرە من پێمە بێغەدێکی گەورەش باش ئەگەر یەکشتی کە حەزەکەم ئەوەت پێڵم ئەوەی کە کاک ئازاد دەڵێ ئەبێ ڕۆژنامە سار و هاج بێ و خۆی زانیار دەستکرێت لە هەموو دنیا کاتێ ڕۆژناموسێک ئەوە ڕسمی دیمەنێ بگرێت کە ئەم دیمەنە بۆ پۆلیسێکی یا بۆ کەسێکی ئاسایش وارد نییە حەز ناکە ئەم دیمەنێ بگرێ ئەو ناچە کامێرەکەی لێبسەنێ لە ڕۆژناموسەکە بە ئەچی خۆیاتە بەر شاشی کامێرەکەی بەر عەدەسەکەی بۆی کە ڕسمەکەی دەست نەکەوێت وێنەکەی دەست نەکەوێت لای ئێمە کامێرەکە لە ملی ڕۆژناموسەکە دا ئەکەنن کامێرەکەی ئەبن پرشەقی ئەکەن لێ ئێن ینی ئەمە گرفتمان لەوانیە کە دەسەڵات مارەتی دەسەڵاتی خۆی نەکات ئەمە گرفتمان لەگەڵوانیە کە گرفتمان لەوەیە کە یاسایەک نییە بۆی کە ئەم پیاوە کە پیاوی دەسەڵاتە پۆلیسە ئاسایشە ئەو مافەی نییە کە لێمان بات ئەو مافەی نییە کە مافەیە بمان وەسیلە بە کاکە ڕسم مەگرە بەڵام ئەو مافەی نییە کە لەبەر چاوی خەڵک تێڵاتێڕێنی کا کامێرەکەی بەرێ میمۆرەکەی بەرێ مۆبایلەکەی گیرفانی دەرێ بزانێت چی کردووە چییە چکە ئەوانە زانیار ڕەنگە زانیاری بن زۆر باشە ئەگەر ئێستا باسی لایەنە نەگەتیڤەکانمان زۆر کرد ئەوان باسی لایانی نەگەتیڤی میدیان کردوەوەش باسی لانی نەگەتیڤی دەسەڵات ئەوەندەی کە لەسەر مێزێکی لە بەرنمێکی ساعتی ئاکرێ شتە هەندێک شت وروژێنرا پرسیارە بکەم لەو بەڕێزانە ئەنۆ پرسیارە بابەت کەسی یەکەمی ناوپاری دموکراتی کوردستان و کەسی یەکەمی ناویەکێتی نیشتمانی کوردستان بکرێتەوە بۆ تاکو ئێستا چاپێکوتنی لەگەڵ میدیا ئەلیان ناکەن ئێمە نین
ئەگەر نین ینی ئەوان دیلیتی ئێمەیان کردووە ئەگەر ئەم مافەمان پێێنە ئەی بۆ بە ئەم مافە بە ڕۆژنامێکی تورکی و عەربی و فارسی و هەموو ئەو دەستگاکانی ترێریە ئەی بۆ مافە بێمە نایرێ پرسیارێکی ڕەوایە هیوادارم بگاتەوە لای خۆیان بەڕێز کاک نەبەست گۆران ئەگەر ئێستا مەسەڵەن نوێنەرێکی ڕێکخراوی هیومان ڕایتس وۆچیا ئەگەر تۆ لە BBC یا لە CNN مقابلت بێ خەڵکی سەحەفیەکە لێت بپرسێ بەڕێز کاک نەبەست لە ماوەی تەجروبەی حکومڕانی کوردیا چ شتێک زۆر پێی سەرسامیت و زۆر گەشەی کردووە پەیوەست بە مافی مرۆڤ و بە گەشەکردنی ژیانی ئابووری و سیاسی و کۆمەڵاتی یاریمی کوردستان چۆن وەڵامیانیتەوە وەڵاڵێم چۆن لە زیندانەکان بپرس ڕەنگە ئەوان وەڵامێکی باشتریان پێبێت چونکە ئەوان زیاتر هەز بە ئازارەکەکەن و ئەوان زیاتر مامەڵەیەکی تەندروستیان لەگەڵا کرابێ بۆیە من ناتوانم وەڵام بدەمەوە لەبەرەوەی داتایەکی تەواوم لەبەر دەسانیە کە لە هەرێمی کوردستانە چۆن مامەڵە لەگەڵ مافی مرۆڤاکرێ زۆر باشە بەڵام پرسیارەکەی من شمولی تر بوو لەسەر گەشەکردنی هەمەلایەنی هەرێمی کوردستان بەسەدەوە بێ کە من بێم باز لەسەر چاکەکانی هەرێمی کوردستان من پێم وایە پێم وایە هەلی دەستکەوتێکی گەورەی ئینسان ئینکاری لێ ناکەن لە وڵاتە دەستکەوتێکی گەورەیە و ئەبێ جگای شانازیە بۆ هەموو زۆر باشە کاکەمال زۆر سپاس دەکەم بەڕست کاک نەبەست گۆران ئەگەر ئێستا لە کەناڵێکی BBC یا CNN مقابلت بکەنەوە ڕۆژنامە نووسێکی کورد پێت بڵێن ئەزمموی هەرێمی کوردستان پەیوەست بە ئازادی چۆن هەڵەسەنگێنیت و خاڵی پۆزتیڤ یا نەگەتیڤ کامیان زیاترە لە لای تۆ خاڵی خراپەکان زۆرترن لە هەرێمی کوردستانە لە خاڵە باشەکان و خاڵێکی زۆر باشەیە کە ئێمە بەردەوام لای خۆشمان قسەی لەسەرەکەین و زۆر جاری لەگەڵ میدیای دەرەوە چه مقابلەمان کردوێ یاخۆ چێ دانیشتنێکمان کردو ئێمە قسەمان لەسەر خاڵێکی زۆر ئیجابی کردووە کە ئەویش دروستکردنی میدیای هەلیە لە هەرێمی کوردستان و بەرهەمی میدیای هەلی بەرهەمی ڕەنجی کۆمەڵی گەنجی هەرێمی کوردستانە و ئەمەش دەستکەوتێکە یەکەکە لەو دەستکەوتە گرنگانەی کە بە ئیرادەی کۆمەڵی کەس لە هەرێمی کوردستان دروست بووە و بە پاڵپشتی ئەو خوێنەرانی کە لە هەرێمی کوردستانە بەردەوام پاڵپشتی ئەم میدیایان کردووە ئەمە بە دەستکەوتێکی زۆر باش ئەزانین و شانازیشی پێوەکەین بەڵام ئەمە دەستکەوتی خەڵکە پێم وایە نەک لە دەستکەوتی دەسەڵات بێت زۆر باشە پرسیارەکەی تۆ بە داخراوترەکەم ئەگەر تەجروبەی کوردی مەسەلەن تۆ ئیمتحانی بکەی چەند لەداهێنێت لە پەیوەست بە ئازادیە من پێم وابێت لە هەرێمی کوردستان کرانەوەیەکەیە بەراورد بە بۆ کەڵچەری کەتیاژین بەراورد بە و هەلومەرج سیاسی کەتیاژین بەڵام ئەمە لە ئاستی پێویستانی ئەکاری باشترکەین بەڕێز کاک ئاری هەرسین میدیای ئەهلی کە لەو ڕۆژەوی سەرپێکەوتووە تاوەکو ئێستاتوانیوەتی چ ڕۆڵێکی ئیجابی بۆ تەنمیەی بەشەری بۆ وشیاری کۆمەڵایەتی بۆ وریاکردنەوەی دەسەڵاتی سیاسی لە هەندێک کێشە بۆەوەی کەڵاکە نەبێت توانیوەتی چ ڕۆڵێکی پۆزتیڤ بگێڕە وڵاهی ئەگەر یەک ڕۆژی گێڕابێ ئەگەر ئەو دیواری شکانی بێت دیواری بڵین تەبووی ڕخنەگرتن لە دەسەڵاتی سیاسی یا ڕۆشتن لەسەر بنەمایشی ترادیسیۆنالیزم یعنی سنەتی ئەگەر بەس ئەوەشی کردوێ هەنگاویشی زۆر گرنگی ناوە من جارێکی تێڕێمەوە میدیای ئەهلی لە هەرێمی کوردستان جێی شانازی ئێمەیە من بڕا بۆ قسەی کاکنەبەزەکەم کاڵێ ئەمە سەرکەوتنێکی گەورەیە بۆ کۆمەڵگەی ئێمە لە هەرێمی کوردستان بەڵام من لەگە یەکتا لەوانە لەگەڵیان موافق نەبووم ئەمە ڕاستە ئیدارەی کۆمەڵێ خوێنەوار و گەنجی وەکو خۆیان ئاسایی بۆ لە هەرێمی کوردستان کە ئێمە شانازی پێوەکەین ئەمە دروستکراوە بەڵام تەعاملکردنی دەسەڵات نەگەیشتووەتە ئەو ئاستەی کە لە وڵاتانی دیکتاتۆری کە بچێت ڕۆژنامەکەی بە تەواوەتی دابخە یعنی فەرق هەیە لە بینیەوەی کاک ڕەنج کە تۆ بچی داوا قەیدکەی لەسەرێکێ یان مەجموعەیەک هێزی ئەمنی بنێری هەرچی کۆمپیوتەر و تەبع و نازانم چیمانە هەیە بێنیتە دەرەوە هەر قفڵێ بێ لە دەرگاکە بڕی هەر ئەمەوەژی تریش نییە ناوبم بۆ محکەمە ئەمە یعنی هیچ نەبێت ئەزعف الئیمان هیچیش بێ لەلایەن دەسەڵاتی سیاسی کوردەوە لە هەرێمی کوردستان کەم تاکورتێک ئەگەر یاریدەر نەبوو بێ بڵین پاڵپشتێک بۆمانەوە حەقە ئینسان کاگازات چۆن میدیای ئەهلی هەڵەسەنگێنی توانیوەتی چی بکە بۆ ئەم میلەتە و بۆ ئەم دەسەڵاتەکە لە غیابی ئەمانە ڕەنگە سستر بڕۆشتای ئەم مێژووە و لە ئێستا باشتر نەبووە من پێم وایە کاروانێکەیە و کاروانی بستنی ڕزگاری خوازانی گەلی کوردە کۆمەڵە جنگەی ئەساسی هەیە کە بریتێ لە پرۆسی سیاسی بریتێ لە ئازادی میدیا بریتێ لە مافی هاوڕاتی بوون بریتێ لە چەسپاندنی دیموکراسی و شەفافێت ئەمە هەمووی دیارە میدیای ئەهلی دەوری تیا هەبووە بەچی بە سوورێکی ئیجاب و بە سوورێکی پۆزتیڤ
بەڵام لە پاڵ ئەوە شابێ بزانین دەسەڵاتی سیاسی کرانەوەی هەیە و دەسەڵاتی سیاسی ئازادی و دیموکراسیەت و با بڵێن بە شێوەیەکی ئاشتی دەساوکردنی دەسەڵات لە قازانجێتی بۆی ئۆکرانەوەی کردووە. با نمونێک بۆ تۆ بڵێم لە چوار دەوڵەتی دەوروبەری ئێمە گۆڕانکاری تایە یا لە گۆڕانکاری بەڕێوە پێڵن تونس، میسر، لیبیا، سووریا لە هەر چواریانە نە مۆزایەکی سیاسی وەکو یەکە نە ئەنزیمەی سیاسی وەکو یەکە. لە میسر مۆزایەکی سیاسی بەو شکڵە نەگۆڕا دوای حوسنی مبارەک کە 18 ڕۆژی خایەن. بەڕاستی میدیا پێشکەوتوتر بوو ڕێکخراوەکان باشتریشیان کرد. بەڵام لە تونس تاکو هەفتەی لەوە پێش 168 ڕێکخراوی سیاسی داوای ئیجازیان کردووە. لە لیبیا مطلقاً حیزب بە چاک و خراپ بە دەسەڵاتی شۆبوونی نییە. لە سووریا یەک حیزب هەیە یعنی سێرکە. ئەمە بەدا لە چیەکە ئەمەدا لەوە کات کە ئێمە لە ناو کاروانی بستنە ڕزگاری خوازانی گەلی کودا کۆمەڵی وزگایە کۆمەڵی جوگایە ئەم جوگانە هەمیان مشارەکەن میدیای هەری دەورێکی ئەکتیف و دەورێکی ئیجابی بوو. من پێم وایە ئۆپۆزیسیۆنیش دەورێکی ئەکتیف و دەورێکی ئیجابی هەیە. ینی بەسەراحەت یانی بڵێ ئۆپۆزیسیۆن ینی من بەتۆڵم 92 هێت لە بێزارانی کە بڕۆ 35 کورسیانێ نەبوون. ئەمە دا لە ڕووی جوانی پرۆسی سیاسیەکە. ئەمە وەزع هەمووی کۆبەندی چییە؟ کۆبەندی ئەوەیە کە دەسەڵاتی سیاسی باوکە ئەبێ ئەمنیەت پارێزێ دەخلی خەڵک بەرزکاتەوە ئازادی بەرقەرارکە ئاشتی فراهەمکە ئەم دەسەڵاتی سیاسی بەرپرسیاتی ئێستا پێشنیارت چییە بۆ جیهەتە ئەمنیەکانی سەر بە دەسەڵات کە بۆ نمونە لەو ڕووداوانەی کە بۆ نمونە کەیسێکی وەکو کەیسی ئاسۆس هەردییان هەر کەیسێکی ترکە بە ئومێدم قەت دروست نەبێتەوە دوای ئەو حاڵەتە بۆی کە لێپێچینەوەی کا بۆی ئەگەر کەسانێکیش مەسەڵەن قەزیەکە تا ئێستا ناتوانانی هیچ جیهەتێک مەسەڵەن بەرپرسیارکەیان هەر شخصێک بۆی ئەگەر کەسانی ناو حیزبەکان بنیا ئەگەر هاوڵاتی ئەتیادیش بێیان ئەگەر هەر حاڵەتێک بێ هەست بکەن نەمە شاری بە حاکم نییە و دەسەڵاتێکەیە ڕقابەتێکەیە پێشنیارت چیە؟ دەسەڵاتی سیاسی بۆی جوانتر بێ بۆی بیسەلمێنەکەی کرانەوەکەی لەناو ئەم کللتوری شەرخا لە سا 60 بیکابل لە سا هەفتا ئەبێ بە شوێنیا بڕوا و چالاکانە ئیشی تیا بکە و ئەبێ ئەو کەیسە ینی بە ناو فەزای مودانکردن لەلایەن وەرەقە و لەلایەن ئەم جەریدە و لەلایەن ئەو ئەرگانۆ نەمێنێ ئەبێ لە حیزی جێبەجێکردنا بە دوواداچوونی تەواوی بکە و ئەبێ تۆمەتباران بابنێن ڕەوانەی دادگا بکرێت بۆی بتوانانی وەسم هەم حەقی ئاسوساردی نەفۆتێ هەم ئەوانش بە بابلین بە سزای خۆیان یا بە لێپێچنی خۆیان یا بە دادگای خۆیاندا. زۆر سپاس دەکەم زۆر باشە بەڕێز کاگازاد ئێستاش میوانە بەڕێزەکان وەرەگرین بەڕێز کاکێ من فەرموو. محمود ڕۆژنامەنووس من پرسیارێکم لە کاگازاد ئەمنێت بۆ ڕۆژنامەنووسی حیزبی پارێزراونەك بۆ ڕۆژنامەنووسی ئەهلی نمونەش بۆ خۆتان تاکسێ ڕۆژنامەنووسێکی حیزبی پێ بڵێ زلەیەکی لێدراوێ ئەمە پرسیارێکم پرسیارێک تریشم بۆیە ئەنی من هاوڕام لەگەڵ کاک نەوەز و کاک کەمال ئەنی ئەوەیە لە کوردستان ئێمە هەیە تا ئێستا ینی بەسیتنی شت بۆ حیزبەکانێکە شتێک بێسەرە دۆزێت بۆ نمونە مناڵێکە دەزرێت چنە بەغای دۆست بەڵام هاوڵاتیەک لە سلێمانی ڕۆژنامەنووسێک لێ ئەدرێت نادرۆزێت و سێرەکە لەمایە ئەی ئەمنێت بۆچی بۆ ئاو من بەهێزە بۆچی ئەنی بکوشێک هەیە لە هەولێر بۆ نادۆزێت یانەوەنی کەرکک تۆ سەڵاتت نییە لەسەر بەڵام دەسەڵات هەیە بارگای حیزی دروستکە لە کەرکک ئەی بۆ لەمانە دەسەڵاتی کوردی زاڵە لە کەرکک بۆ لەوایە زاڵنێ ئەم بکوشە بدۆزێتەوە پرسیارێک ترم ئەوەیە سەرۆکی هەرێمە واژۆی لەسەر ژمارە 35 کردووە کاکە هەر سەرۆکی هەرێمە هەر حیزبەکەی سەرۆکی هەرێمە پێشێری یاسایەکە زۆر ڕوونە وڵای ڕوونە ئەو تۆمەتباری ئێمە کاکە زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم بەڕێز کاک ئاریەرسی وەڵامت چییە؟ وەڵام چی بێ ئەم تۆمەتباری ئێماکە ئەوڵێ وایە نەڵێ وانە زۆر بە بۆچوونی من ئەو شتانە بە بەڵگا وترێ نەک هەر بە قسەکردنیاوە زۆر باش کاکێ من وەڵا حەزەکەم تۆکو ڕۆژنامەنووسێکی گەنج لەوە بگەیت مەسەن لە کوردستانی عێراق مەسەن کللتوری کوردستانی عێراق خارج نیە لە کللتوری ڕۆژهەڵات کە مەسەن نەهامەتی تایە کە بستەمکاری تایە کە پشێوی تایە نمونەیەکت بەمێ بۆ وشەی دز هەیە جەردە هەیە چەتە هەیە ڕێگر هەیە شەوکوت هەیە ئەمە لە ناو مرادفاتی کلمی کوردیا بەڵام سێ کلمەی تەسامح و لێبوردەی و بۆ بدۆزەرە ناو کولتوری کوردیا من پێم وابێ ئێمە دنیاکەین بە شامی شەریف ناتوانین دەسەڵاتی سیاسی بە ئۆپۆزیسیۆنیۆ میدیای کوردی بە میدیای ئەهلی و میدیای حیزبیەوە هەر هەمووی لە ناو پێگەیەکە ناو کولتوریەکەیە کە هەر هەمووی بەیەکۆ سامی هەیە سامی هەیە لە چاکسازی لە گۆڕانکاری لە زیاتر ئازادی و فشارقسە سەردەسەڵات و سامیشیە لە نەهامەتیەکان لەبەرەوە کەسمان لی معسووم نین ئەو حەقەتە بابزانین بەڵام بەڕاستی من بە دۆڵێ من دەسەڵاتی سیاسی بە بەرپرسیەکە مەزام چکە باوکە ئەبێ ئەمنیەت پارێزێ و ئەبێ دەخل بەرزکاتەوە و ئەبێ ئاشتی هەبێ و بێ سەقامگیری سیاسی دروست بکە من بەڵام لەوەش پێمان وابێ ئەمە هەمووی بەتەنها لەسەر شانی دەسەڵاتی سیاسیە میدیا و گەنج و ڕێکخراوی NGO و ئۆپۆزیسیۆن لە دەرەوەیان حەجیز نەخێر ئەوە نمونەی لەندەن کاکە لە ئەخیر مزاراتی لەندەنا ئۆپۆزیسیۆن هەموو تەییدی دەسەڵاتی سیاسی لەندەنیان کرد کە پێوترێ شەغەب بەس پرسیارێکی تریشی کرد بەڵێ پرسیارەکەی
پرسیارێکی کرد لە قسەی لەسەرەوە کرد ڕاستەکە ینی شتێکی زۆر جوانی وروژان باسی ئەوەی کرد کە ینی منداڵێکە دزرێت لە سلێمانی لە هەولێر یعنی دوای ئەوە هێز ئەمنیەکان دوای فترەیە گەچن لە بەغا مناڵەکە دۆزنەوە و بکەرەکانیش دەزگیرەکەن یعنی سەیرە یعنی سەیرە ئەمە ئەم کارەیە ئەەکەن کە کارێکی زۆر باش ئەوان دەیکەن بەڵام لە پاڵ ئەوە ڕۆژنامە نووسێک لە قەرەباڵغترین شەقامان لێ ئەدرێ یا ڕۆژنامە نووسێک ڕفێنرێ لە مووسڵ ئەکوژرێ بکەرەکانی نادۆزرێتەوە ئەوانەی کە ئەو کارانە ئەکە نادۆزرێت خەیرە ئەوەی مناڵەکە دۆزرێتەوە ئەوەی ڕۆژنامە نووسەکە نادۆزرێتەوە ئەو پرسیارە بەڕێی منەوە لایانی پەیوەندیدار هەیە کاک نەفزەتوانێت پێ لێ بکرێت ئێمە من وەکو بڵێن کەسێکی حیزبی وەرپرسی لەقێک نادەسەڵاتی ئەوم هەیە کە بە دوا داچوم کەم لەسەر مۆزوع وەکو هاوڵاتیەک ئەمە پرسیارێکی زۆر ماقولە بەس کاک ڕەنج من حەزەکەم یەکشی تر بڵێم هەندێک شتێ فاکتە ئەیتو ناتوانانی بیشاریتەوە ئەو برادەرە ئەو بەڕێزە کاک هێمن فەرمووی ئەڵێ بۆچی تا ئێستا لە ڕۆژنامە نووسێکی حیزبی نەدراوە لە پێشکەشکار و کامێرەمانی زوومینی راوە لە هەولێر لە کامێرەمەنی هی کوردستان تیڤی راوە لە سلێمانی لە کامێرەمەنی زاگرۆز لیراوە هی گەلی کوردستانی راوە هینی کورسادی راوە ینی ئەمانە حیزبی نین ئاسۆز نەئاریەکەم پرسیارێکی دیاریکراوت هەیە بەڕێز مەبەستەکە وێ هەندێک جار هەیە ئەگەر لە ڕۆژنامەیەکی کێتی دڵنیان بە لە سنووری پارتیا لێ درێ ئەنی بۆ منە لە خۆپیشاندانەکانە زانی چی و لە خۆپیشاندانەکان نیانێڵا بوو تەسویری نازانم بەرپرسێکی پارتی بوو هەنی تیمی کەناڵی کورساد بنێنە لە راپۆرتەکانی سندیکای ڕۆژنامەسانە شتانەوەی نووسراوە کاگا ئاخرەتەوەی بڵی چی بۆ ینی قەزیەکان نەگەیشت مەبەستەکە ئەوەیە ئەگەر لە ڕۆژنامەیەکی گێتی بدرێت دڵنیا بە لە سنووری پارتیا لە ڕۆژنامەیەکی پارتی بدرێت لە سنووری ئەم مطلقی دیسان ڕاز نییە کاک ڕەنج من عەرزم کردن 2 دقە نابێت لەوە پێشوتم کاک ڕزگار کە پێشکەشکار و ئامادەکاری بەرنامەی زوئینی کوردستان تیڤە کە هی پارتیە لە شاری هەولێر کە لەوێ بە حسابی تۆ بڕین دەسەڵاتی لەوێدا بەڕێز کاگاری ئەتەوێ بە یارمەتیت ئەتەوێ پێمان بڵێ مەسەلەن ڕۆژنامە نووسانی حیزبی کە قەت ئێمە تەمەنا ناکەین یعنی هیوادارین ئێمە هەمومان هاوپیشەیەکردین هیچ کەسێک نابێ لی بیرێت و هەر لێیان نازانێت ینی شتێکی سەیرە بەڵام ئەتەوێ بڵێ جەنابەت کە قوربانیانی ڕۆژنامە نووسی حیزبیش بەقەدەر ئەهلیە لە کوردستان وام نەوت بەس ئەو بە مطلقی فەرمووی ئەی بۆ ڕۆژنامە نووسێکی حیزبی دەستی بۆ درێژ ناکرێت حاڵەت هەیە بەڵێ خایمەیە بەڵێ فەرموو ناڕۆ ڕەزا پرسیارێکم بۆ کاکەمال باسی پێنەدانی زانیاری کرد ئایا هۆکای پێنەدانی زانیاری بۆ بێلایانی لایەنداریەوە ناگەڕێتەوە ئەنیەوە لایەنداری لایەنەکانی ئۆپۆزیسیۆنتان کرد بێت ئەگەر بیرتان بێ کاک نوێشیروان لە مقابلەیەکە لە جزیرە باشکراڵێت لە جێدەکان لێم نزیکم مەبەستی بڵێن میدیا ئەهلەکان ئەڵێ بەعام لێم نزیکم هەروەها باسی ئەوشتان کرد لە ڕۆژنامە نووسە حیزبیەکان نەدراوە و ئازاریان نەدراوە لە بەرەگی سەرا ئەگە بیرمان بێت لە کاتی خۆپیشاندانەکاندا ڕێگەی تەسویرکردن لە هەر چوار کاناڵی زاگرۆز و کوردستان تیڤی و گەلی کوردستان و کورسا جیرە ئایا ئێوە هەوڵستان چی بوو؟ ئەو پیاوەی تەنیشتی شەڵە من یەکێکم لەوانەی کە لێیانم خواردەوە مایکەکەی بەرە باخۆی قسە بکە بەڵێ من لێچێکم لەوانی کە پەلاماری کامێرەکاندام ئەگەر پێشمەرگیان فریام نەکەوتنایە خراپیان بەسەر یەک داواشمەیە بە دێڕێک پێناسم بۆ کوردستان پۆست بکەن پێناسی کوردستان پۆستم بکەن بە دێڕێک ئەو دوو ڕێزە ئەو پەیوەندی بە ئێمەوەنی ئەو پەیوەندی بە ویشەوەنی من پێم وابێ هەج ڕۆژنامە نووسێک حیزبی بی ئەهلی بێت تەنانەت دەگەر هاوڵاتیکی ئاسایی ئەم وڵاتەش بێت هیچ کەسێک ئەبێ بۆی نەبێت دەستێژی بکاتە سەری و کەرامەتی بشکێنێ لە شوێنێکە ئەبێ ئەگەر ئەمە قسە لە سەری ئاسایی بوونی ئەم وڵاتە بکەین ئەبێ ئەگەر کەسێک گلەیە گرفتێکی لەگەڵ کەسێک تراوی بەماین کاتە بەردەمی دادگان نەگەوەیکە لێبات ئەمە لا ئێمە بڕاوەتەوە و ئێمە چەند جارێکی شەڵێسمانە بەرامبەرەوە دەبڕێ ئێمە کە داکۆکی لواکەین تاکوکی تەنها لەو فۆرمە ناکەین کە میدیا ئەهلی تاکۆبەتەوە داکۆکی لە کۆی ئازادی فەر دەکەین لە ناو کۆمەلگا کە نابێت هیچ کەسێک دەستدرێژی بکاتە سەری و ئێمە پشتیوانی ئەوەین سەبارەت بەوەی کە بەڕێز نەوشیروان مستەفا لە کەناڵی بەوەی کێمە ئیتیهامەکرین بەوەی کێمە سەر بە ئۆپۆزیسیۆن بین بەڕاستی ئێمە هەل لە بیدایەتەوە لە سەرەتاوە کە دروست بین زۆر لە برادران لێرن کاک ئازادوانە شارەزان ئێمە بەردەوام ئیتیهامەکرین ینی ئەو ئیتیهامکردنە و من خۆم لە قسەکانە کرد ئەوەیە کە ئێمە ناشرین کرین ئێمە لەوە دابڕێنرین کە ئێمە گروپێک ڕۆژنامەنووسی سربەخۆ و ئازادین و فۆکسمان لەسەر دەسەڵاتە بە دەرەجەی سەرەکی بۆی کە چاکسازی بکات بۆی کە کەم و کوڕەکان چارەسێکی ڕێشەی بکات
بۆ ئێمە نەشمان شادەتوانێت ئێمە وەکوی کاگازات وتی کە ئەو پۆزیسیۆن دەوری باشی بۆ ئێمە لەگەڵ ئەوە بووین باشکراوتمانە لەگەڵ دروستبوونی ئۆپۆسیۆنێکی تەندروستا بووین نەگە ئۆپۆسیۆنی کە پێشترە بۆ پێش بەڵام ئەگەر ئێوە میدیای هەموو خەڵکن بۆ کاتێکە ڕۆژنامە نووسەکانی کەناڵی کورسات و زاگرۆز و کوردستان تیV لیانەیرا بۆ ڕۆژە لە ڕۆژان ئیشمان لەسەر کردووە نەکردمانەتە خەبەر ئیشیشمان لەسەر کردووە گەسەری بەس دیارە نەخوێنراوە ئیشمان لەسەر کردووە بڵاومان کردوانەیە ئێمە ڕەنگە ئەوە بێ بڵێ مەسەن بۆ بەقەدەر حەزمی خۆی من یەکشت پێ بڵێم ئێمە دەیان ئەوەی بۆیە بۆی کاگنە بەزم وتمەوەی کە پیشانەی زۆر کەمە ئێمە هەر لەو ڕۆژانانێ دەیان جار لە ڕۆژنامە نووسمانیراوە فەلاقە کراوە پشتێمی کێبڵ بۆ نەمان کردو بە خەبەر چونکە ئەمرەمان بڵاو کرێتوانێ حەسمان کردو خەریکە خۆمان خۆفێک بڵاوەکەینوانێ لەسەرەوەی کە بەڕاستی کەس ئیش نەکات هەین جاری وا بووە گروپێک دەرچووە جارێکیان کاقیمات فرای ڕۆژنامە نووسێکمان کە و لە زەرفی 25 دقا ڕۆژنامە نووسێکمان لە سجن لە گرتنی هێنایە دەرەوە لە پاسێکە گیرا بوو هێنامە دەڕوانێ کە هاتە هاوڵاتی پشتی هەڵایەوەی خەڵتانی خوێنکراوە نەمان کردوتە خەبەر يعني ئمە واشێن لە خۆمان کردو زۆر جار نەمان کردوتە خەبەر زۆر باشە بەڵێ فەرموو برسالك یەک دقە بە ساقە بەڵێ فەرموو وڵی من پرسیارێکم لە کاگاری ئەڵێ کوشتنی سۆرانی مامەحەمە لە کەرکک بۆ لە دەرەوەی سنووری دەسەڵات یاریمی کوردستان بوو باشە کوشتنی سەر دەژ عوسمان و سووتانی ئارتی خۆ لە سنووری هەرێمی دەسەڵات یاریمی کوردستانە بوو نازانم سەر دەژماوتیان تیرۆریستە و ئێن ئارتیش تا یاسی شتێکمان نبینەوە کە شایانی دڵخۆشی بێت بەڵێ وڵاهی من جوابی ئەو ماوەتەوە کە جەنابە متابعە کرد بێت ئێمە هەر لەو کاتەیە کە لیژنەی پەیوەندیدار بە مەسلەی شەید سەردەشت وابزان پرس کۆنفرانسیەکیان کرد ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان من ئەوسا بەرپرسی ڕاگەیاندنی ئەنجومەنی سەرکرداتی پارێزگای سلێمانی بووم وتمان بەرپرسی یەکەم ئەو لیژنەی پەیوەندیدارەیە کە ڕاستیەکان وەکو خۆی بە خەڵکی کوردستان بڵێ هەتا ئەگەر وەزیری ناوخۆ سەر بە لیستی وەکوڵێن زەردیش بێت سەر بە پارتی بێت ئەمە ئەو مۆزۆع یەکەم مەسلەی سووتانی NRT دیسانەوە ئەگەر جەناب سەیری ئەرشیوی ئەم تەلەڤیزۆنە بەڕێزە بکەیتەوە یا سایتەکەیان بکەیتەوە یاخۆ ڕۆژنامەی هاوڵاتی و ئاوێنە موقفی ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان زۆر ڕوون و ئاشکرا بووە بەدەست درێژەیەشی زۆر نابەجێمان زانیوە بۆ سەردەنجی ئازاد و میدیای ئەهلی لە کوردستان بەڵام من حەزەکەم یەک کەواتە ئێوە مەسەڵەن کەواتە ئێوە ئەو تەسریحی ئەو لیژنەی کە سەبارەت بە کوشتنی سەردەشت عوسمان خرایە ڕووکەواتە وەکو پارتی دیموکراتی کوردستان پێی ڕازینن ئێمە ئەوسا من نەسی قسەکانی خۆم بیرماوەسا چیموت کەواتە تۆی مقنع نەکرد من نیم کاگڕنج من بە زمان حاڵی پارتی دیموکراتی کوردستان بەڵێ پارتی دیموکراتی کوردستان مقنع نییە بەوە ئێمە پێمانوا بوو پێویست بوو ورتر ئەو زانیاریانە ئیشی لەسەر بکرێ ئەنجا دوایی لە بەرامبەر کامێریا و لە ناو ڕۆژنامەکانە بڵێن هەلام ئەزانی ئەو لیژنەیە غەدرێکی زۆری لە زەردەشت کرد یعنی لە یەک حاڵەت تا دوو جار تیرۆری کرد جارێکیان بەوەی کە سەردەشت بەو جۆرە تیرۆر کرا جاری دوم بەوەی کە وەک تیرۆریستێک ناوبرا بۆ ینی بەڕاستی ئەو لیژنەیە دەبێت ڕوونکردنەوەی زۆر باشتر بدا لەسەر ئەو کیسی سەردەشت چونکە بەڕاستی سەردەشت یەکێکە لەو کوڕە جوانانەی بە ناحەق لەو شارانی کاگرنج من حەزەکەم یەکشت بڵێم یعنی شتێک هەیە لە ناو ئێمە من هەستی پێیەکەم لە هەرێمی کوردستان ئەو عیلاقەی بۆ فەزای کۆمەڵایەتی و کەڵتوری و کاگازات باسی کرد یعنی ئێستا وای لێ دێت هەندێک کەس پێیان وایە لە بەرەوەی من پارتیم بۆ نمونە ئیتر ڕازیم بە هەرچی سیاسەتێک کە لە ناو حکوومەتا بێ کە وەزیرەکەی سەر بەر لیستی خۆمان بێ کە مدیر عامەکە سەر بە پارتی بێ یا مدیری ئاسایشەکە غەڵەتیش گاڵم ڕازەکەی وانە بە پێچەوانەوە لەناو کەس یعنی ینی نازانمەوە تۆ بۆچی گەشتێتەوە خەنەعاتەوە بەڵام بە پێچەوانەوە کەس بڕوا ناکەم یا ڕەنگە خەڵکیی وابێ بەڵام بە پێچەوانەوە ئازادی ڕادەربڕنیش تا ڕادێکی سنووردار لە ناو ئەو حیزبانەیە هەیەەوە بۆ چوونی تایبەتیش هەیە جاخۆ گەروانە وایە ڕەنگە ینی زۆر بچووک ببوونێتەوە بەڵێ کاگازات وڵا ئەو پرسیاری کاکە نەهرە بۆ کاکە کەبال کە باسدەوە کات ئێوە داوای سەرچاوی زانیاریەکەن ئەوێ بێلانی بسەلبێن ینی بێلانی زۆر مشکلی لە وڵاتەکە کەمال بوورە من زۆر حەزەکەمانی تێیدی ڕێیەکانی تۆ بکەمەوە تۆ مەسەرن پیاوی جوان بیرەکەیتەوە ینی بێلانی زۆر مشکلی لە وڵاتەکە بەنی ئیشێکی قورسە ینی من بەگاڵتە ناتوانم تۆ بڕی ئەحمە و محمود ئەمر زید بێلایەنە من نمونێک با بڵێمە مەسەن ناکرێ میدیای هەلی سەرنجی بۆ ڕابکێشتەوە بۆ لە بەردەرکی سەرا بەس کەناڵەکانی مەسەن پەیام و سپێدە و کەیانیان هێویجی کە دیار نین
مقالەیەک لەسەر ئەمە بنووسێ ڕێپۆرتاژێ بکات ناکرێت بیکا بەخەم باش ناکرێت بیکا بەخەم مەسەرەن مەسلەی فەرهاد بیرباڵ ئەو کتێک کە شیعرەکەی خوێنێتەوە ئەوانە بیکا بە زڵجێکی لەسەر دروستکە یعنی بۆی بێلایەنەکە بسەلمێنێ من یەک حقیقەت ئەزانم من صحفیم وەنا ئەندامی سندیکای ڕۆژنامە نووسانیشم بەڵام ئەزانم هەواڵێک هەچ هەواڵێک بای هەبوو ئەبێ بڵاوی بکەیتەوە جام هەواڵە لە قازانجی دەسەڵاتە لە دەرێتی هەمان شکرا و ناکرێت هەواڵ نووس ڕێپۆرتاژ نووس صحفی هەواڵ تێکەڵ بە ئایدەی خۆی بە بیر و بۆچوونی ستافی ڕۆژنامەکە بکات ئەوە ئیشکالێک دروستەکە و ناشکرێمان شێت ئەمانەتی تیانە بێ کاکە لەم هەفتەی پێشوە ماچێتێک بڵاو بێتەوە ڵێ دکتۆرەکەی تاڵەبانی هیچ ڕبتی لە بە تاڵەبانی و نەبێ شتێکەیە لەبەرەوە بەڕاستی میدیا بۆی بیسەلمێنێ ئالیە بۆی بیسەلمێنێ ئازادە بۆی بیسەلمێنێ دەروی دەسەڵاتیش و ئۆپۆزیسیۆنیشە و ئەکتیفی خۆی و جوانی خۆی ئێڵێتەوە ئەبێ چی بکات عفوکەی ئەبێ چی بکات ئەبێ ئەو بێلایەنە بپارێزێ من پێم وانە پێدانی زانیاری لە مقابلی ئەوە بێ کە تۆ بیسەلمێنی ئازاد یا سەربەخۆی پێدانی زانیاری یاسایەکەیە ئەبێ ڕۆژنامە و سەربەخۆ بێ و حیزبی بێ وەرچێ بێ ئەبێ زانیاری پێ بدرێ و زانیارانی کە ئەبێ بدرێ ئەمە لە دنیاە وبسایت هەیە وەزارەتەکان وتە بێشێ ئەم خۆ لێت ناپرسێ کاتی تۆ زانیارێکە دەسەکە لێ ناپرسی ئایا تۆ ڕۆژنامە نووسەکە ئەو ئەڵێ پێوانەکە ئەبێ بەهای خەبەر بێ نەک تۆ بەدڵتەیا بەدڵێن ئەمریکا ئەمریکا بەڵێ ئەوە شتێکی ترە کە ئێمە ئەگەر بڵین کە کوڕێکمان هەبوو بێ لەسەر هەواڵێک ئەمە جیایە بەڵام قسەکە لەسەر پێدانی زانیاریە ئەگەر تۆ دەرگای زانیارەکان تکراوە بێت من بچم ئەم زانیاریانە لێرایە لەسەر وەزارەتێکی معەن لەسەر محافزەی سلێمانی هەولێر بەڵام من بچم زانیاری کە بێنم و هیچ ئیستیشارەی بەمانەکەم ئەو کاتە من وەکو ڕۆژنامە نووسێک بەڕاستی گونابارم بەڵام قسێک لەسەر ئەوە هەیە کە ئێمە گرفتێکی گەورەمان هەیە لەوەی کە وتەبێژی ئەم حکوومەت بەڵام وتەبێژ قسەت بۆ ناکات پرس کۆنفرانسەگرێت تۆ داوت ناکە زانیاری دەستەوە کەوێ بە شخصی دەستەکەی سەرچاوێکی کە خۆی کەواتە دەمێکە میدیای هەلیە وڵاتە لە بلاگلیستە ئەمە کێشە بخراوەتی بلاگلیستەوانەیە بەڕێی من بلاگلیست نییە کاک ڕەنج ئەفۆ ئەگە یارمەتیم بی بەڕێی من غەڵەتەکە غەڵەتێکی سیستماتیکە هیچ وەزارەتێک پێویست ناکە بەشی ڕاگەاندنی هەوێ و یەکێک مدیر عام بێ لەوێ بەوە وەزارەتێک پێویستی بە سپۆکسمان هەیە یعنی وتەبێژ بەڵام بە بۆچوونی من بەداخەوە وا هەست ئەکرێت کە هەندێک جار ئاستی ئەم وتەبێژانە لە شوێنێکایە کە جورئەتی بەرەو ڕووبوونەوەی ڕۆژنامە نووسێکی نییە کە زۆرزانە و لەوانەیە پرسیاری زۆری حراجی لێ بکە بە بۆچوونی من غەڵەتەکە سیستیماتیکە ئەوە نییە حکوومەتی هەرێم دانیشتی بێ بڵین کاک دوتۆ بەرهەم یا جەنابی کاک نەسیروان لە کۆبنی پێنجەم لە کابینەی پێنجەم لیستێکیان نووسی بێتەوە ئەمە لیستی ڕەش بێ بڵێن ئەمانە دەرکەن لە هینەکە بەڕێی من ئەوە نییە بەڕێی من ئەوە پەیوەندی هەیە بە باشە من نمونەیە گەێنمەوە مەسەلە سەری کاک مەریوان نەقشبەندی کە لە وەزارەتی ئۆقاف وتەبێژی زۆر سەرکەوتووە بەستە وەزارەتی زۆر سیادی و گرنگە هەیە وتەبێژەکەی بە ساڵی چاوی بە ڕۆژنامە نووسی ناکەێت ئالیا ئەو ڕاستە فەرمێکە هی ئەوەیە مەسەڵەن ئەم وتەبێژە مەسەڵەن هەست بە ناشەفافیە کا جوابی پێویستی پێنیە بۆ سەحافە بۆیە خۆی دزێتەوەیە خۆی ناکەفوە بەڕێی من خۆی ناکەوفەوە بۆ لەبەری کە جەنابە بووی بە وتەبێژی وەزارەتێک پێویستە سیاسەتی وەزارەتەکە وردەکاریەکانی بەقەر وەزیرەکە بزانی لەبەری خەڵک چاوەڕێ ئەو زانیاری لە یەکاکە پێ بدەیت بەڵام ئەبێ بزانی کەی فلتەری زانیاریەکەی زۆر باش هەر دیدێکی ژەیە کاکە ڕەنجیدێکیە لە کۆی سیستەمی سیاسی حکوومەتی هەرێمی کوردستان و بە هەموو ئەحزابەکانیەوە دیدێک هەیە کە بە چاوێکی مەترسیدارەوە سێری ڕۆژنامە نووسەکە و بەردەوام ڕۆژنامە نووس وەکو کائینێکی ستایش کرد تەماشاکە بۆیە پێی وایە ئەبێ هینەگەنێ حدودێکدانێ بۆ زانیاریدان بە ڕۆژنامە نووس و بۆ مامەڵەکردن لەگە ڕۆژنامە نووس بەڕێز کاگازات دوا کۆمنتی تۆ چیە بۆ بینەران من پێم وایە تەکنۆلۆژیای مۆدیێرنە و چەمکەکانی مۆدیێرنە تەکنۆلۆژی مۆدیێرن لە مۆبایل لە سەتەلایت لە تەلەفۆن لە فاکس لە ئیلاخری و چەمکەکانی مۆدیێرنە لە شەفافیت لە دیموکراسیت لە مافی وڵاتی بوون لە مافی مرۆڤ ئەمانە بەبێ ئەندێشەی مۆدیێرنە دروست نابێت ینی ئێمە قشرەیەک لە مۆدیێرنەمان وەرگتووە ئەو ئیشکالەیە کە دروستی کردووە سەرەتا کاکە ئاری جوانی باس کرد پشێویەک هەیە هەم دەسەڵات لێپەرپرسە هەم میدیا لێپەرپرسە پشێویەکەی کە ناتوانێت بە شێوەیەکی سیستماتیکانە ڕێکخرێ ئەو سیستماتیکانە ڕێخستنی ئەو پشێویە بەڕاستی هەم لە قەزانجی دەسەڵاتی سیاسیە هەم لە قەزانجی فەزای سیاسی ئازادانێ بۆ هەموو کۆمەڵانی دوا کۆمنتی بەڕێستان دوا کۆمنت من هیوادارم ڕۆژەوێ ئەم گەنجە بەڕێزەمان کاک نەبەس کە ئینسانێکی بەهرەدارە تۆزێ بە بڵین کەمتر ڕەشبین بێ بەرامبەر بە دەسەڵاتی کوردی ئیمانی بەوە بێ کە دایم مەجای مفاوزات هەیە ئەو بەناوی پارتی دیموکراتی کوردستانەوە دایم دەرگای مفاوزات و لێک حاڵی بوون و دیالۆگ کراوەیە بەڕێی من دوجار
بەس ئەوە ڕێگەلێک حاڵی بوون و گەشتن بە کەناریشان دوا کۆمنتی بەڕێستان من پێم وابێت لە کەیسی سەدەر عوسمانە پارتی دموکراتی کوردستان هەڵەیەکی گەورەی کرد بە لە ڕێگای ئەو لیژنەیەوانێک کە ئیتیهامی خستە پاڵ سەردەشت و نەیتوانی قەناعەت بە خەڵکا کە ئەو کوڕە گەنجە لە پایچی وایمەوە هیوادارم لە کەیسی ئاسۆ سەردیا یەکێتی نیشتمانی هەمان هەڵی پارتی دموکراتی کوردستان دووبارە نکاتەوە. بەڕێز کاگنە بەس گۆران دوا کۆمنتت ئەم پێم وایە لەسەر برینی ئەو ڕۆژنامە نووسانەی کە بە مەچەکی ئەو خەڵکانە برینەکەیان بۆ دروست کراوە ئازادیەک دێتە بەرهەم لە وڵاتە. بەڵێ بنەرانی بەڕێز و خۆشەویستی وادارم توانی بەتم سەرنجستان ڕابکێشن و هیوای چاکبوونەوەی بەپەلە بۆ بەڕێز ئاسۆس هەردی ئەخوازین و هیوادارین هیچ ڕۆژنامە نووسێکی تر لە هەرێمی کوردستاندا تووشی ئەو حاڵەتە نەبێ و ئومێد دەکەین دیالۆگێکی چڕتر و معریفیتر و پڕتر لە نێوان میدیای ئەهلی و میدیاکاران و دەسەڵاتە لە هەرێمی کوردستانە دروست ببێت لە پێناوی میلەتی کوردان نەک لە پێناوی حیزبەکانانە لە پێناوی میدیاشداوار لێرەشەوە بۆی دوایی پێتان ڕاگەێنمان دەگجار تووشی شکالانە بووم لە کەناڵی کورساتیش هەندێک قسە هەیە کە خزمەتی ڕەوشی میدیا و بەرنمەکەم و خزمەتی کارکتەری میوانەکانم ناکات و بەگشتی بە زیانی کۆمەلگاکەمان و دیالۆگ و دانووسان کۆتایی دێت بەڕاستی وەکو کەسێک کە بەڕێوبەری بەرنمەکەم هەروەکو چۆن کاک کەمال ڕەوف وەکو سەرنووسەرێک ئازادی ئەوەی هەیە ڕێگەباتشی بڕوا ڕێگە نایچی بڕوا منیش هەندێک کەتە خەمان بەرنمەیەمەوە هیوادارم عاجز نەبن ڕێزی ڕەنسەنگای و کۆی ستاوی ئەم پرۆگرامەتان پێشکەشەکەم کاتێکی خۆش.